درۆنەکان واز لە هەرێمی کوردستان ناهێن و تا 6 مانگی تریش کێشەی خۆراکتان نەبێت. سڵاتان لەبێت. لە کاتێکدا سروشتی کوردستان سەوزپۆش بووە و بۆنی بەهار لە دۆڵ و چیاکان دەبێت. هاوڵاتیان بە دڵێکی پاکەوە لە ناومانگی ڕەمەزاندا پەرستەشەکانیان ئەنجام بدەن. بەڵام شەوی ڕابردوو ئاسمانی شارەکان ڕەشپۆشکرا و دوژمنان نەیانهێش کورتتامی ئەو ئاوێتە بوونەی ڕۆح و سروشتە بکات. شەوی ڕابردوو لە جیاتی ئەوەی خەڵک بە ئارامی پشوو بدەن، دەیان درۆنی بۆم ڕێژکرا و ئاسمانی هەولێر و سلێمانیان تەنی و ترس و دڵەڕاوکیان خستە ناو ماڵەکانەوە. ئەوەی جێگای دڵتەنگی بوو باجی ئەم شەڕە نەخوازراوە خوێنی گەنجی کورد بوو. لە ئەنجام هێرشەکاندا دوو گەنجی خێر لە خۆنەتی و گیانیان بەخشی و سێ هاوڵاتی دیکەش بریندار بوون. بەمەش سفرەی ڕەمەزانی چەند خێزانێک پڕبوون لە دڵتەنگی و ئازار. هەر پەیوەست بە هێرش و بۆردومان و درۆنەکان گروپەکانی مقاومەی ئیسلامی بە تایبەتی سەرایە ئەولیا ئەلدەم بەرپرسایەتی خۆیان لە 24 هێرشی موشکی و درۆنی بۆ سەر هەولێر و سلێمانی لە ماوەی شەو ڕۆژێکدا ڕاگەیاند. گروپەکە دەڵێت لە تۆڵەی خوێنی خامنەی سلێمانیان بۆردومان کردووە. وا دیارە لەیان تێکچووە کە خامنەی لەلایەکی تر کوشتوێتی نەک سلێمانی و هەولێر. ئەمەش لە کاتێکدایە هەرێمی کوردستان بێلایەنی تەواوی خۆی لە جەنگەکە پاراستووە. بەڵام هەموو شەوێک زنجیرێک هێرشی درۆنی دەکرێتە سەر هەرێم. هاوکات بۆ مەترسیداری دۆخەکە باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغداد پەنجەی تۆمەتی بۆ گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ڕاکێشا کە ڕاستەوخۆ هۆتێل و شوێنە گشتەکانی کوردستان دەکەنە ئامانج و دەیانەوێت ئارامی هەرێمەکە تێک بدەن. دوای چەند ڕۆژێک لە دەنگۆی گرانبوونی غاز ئەمڕۆ شەقامەکانی سلێمانی پڕبوون لە ئۆتۆمبیلی دابەشکردنی غاز و بوتڵی بە 8500 دینار گەیشتە دەستی هاوڵاتیان. هیوا ساڵح سەرۆکی لیژنەکانی قایمقامێت بە 964 وت ئەمڕۆ زیاتر لە 6 ئۆتۆمبیلی گەورە غازیان بەسەر گەڕەکەکاندا دابەش کردووە و کۆتاییان بەو قەیرانە هێناوە کە هەندێک گرانفرۆش دروستیان کردبوو. پەیامەکەی قایمقامێت بۆ هاوڵاتیان ڕوونا پێویست بە دوودڵی ناکات و غازی پێویست هەیە. تەنیا ئەوە نەبێت تا ئاسایی بوونەوەی دۆخەکە ڕەنگە پێویست بکات سیخولەکێک لە نۆرەدا بوەستن. بەڵام وەک دەڵێن ئەمە زۆر باشترە لەوەی پەنا بۆ غازی بازرگانی بانزینخانەکان بەرن و 23000 دینار لە بوتڵێک وەربگرن. سەرەڕای دۆخی جەنگ و داخستنی بەشێک لە سنوورەکان ئیدارەی گەرمیان پەیامێکی ئارامبەخشی دەداتە هاوڵاتیان و دەڵێت مەترسن کۆگاکان پڕن. جەلال شێخ نووری سەرپەرشتیاری ئیداری گەرمیان دوای بەسەرکردنەوەی کۆگاکانی خۆراک ڕایگەیاند هیچ مەترسیەک لەسەر کەمبوونەوەی خۆراک نییە. ئەوەی لە بەردەستا بەشی 6 مانگی دانیشتوان دەکات. ناوبراو دڵنیایی دەدات کە تەنانەت لەم دۆخەشدا ڕۆژانە خۆراک دەگاتە کۆگاکان و جوڵەی بازرگانی بەردەوامە. بۆیە پێویست ناکات خەڵک تووشی دڵەڕاوکێ ببن. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم هەماپەڕی 964 ئەویش ئەوەیە دەزانین کە دوێنێ شەو هێرشی درۆنی زۆر کرابوو بۆ سلێمانی و بە سەرەتا دەنگۆی ئەوە هەبوو باز لەوە دەکرا کە هێرشەکان بۆ ئوتێل تایتانیک بن کە لە کاتێکدا ئوتێل تایتانیک یەکێکە لە ئوتێلە بەناوبانگەکانی شاری سلێمانی. بەڵام ئەمڕۆ ئیدارەی ئوتێلەکە ڕاگەندراوێکیان بڵاو کردوتە و باز لەوە دەکەن کە شوێنەکەیان بە تەواوەتی سەلامەتە. ئەوەی کە هێرشەکە کراوە بۆ بینایی ئێم بووە کە دەکەوێتە پشتی ئوتێل تایتانیکەوە ئوتێلەکە بە تەواوەتی سەلامەتە هیچ زیانێکی مادی و گیانی نەبووە. هەموو میوانەکان کە لەوێن هەمویان سەلامەتن و ئەو سوپاسی میوانەکانیان نەکات ئەوانەی کە لەوێ ماونەتەوە و ئێستا ئەویان بەجێهێشتۆ پەیوەندیان پێوە کردوون لە بارودۆخی میوانەکانی ئێستا و کارگوزار و خزمەتکار و هەموو ئەندامانی ناو ئوتێلەکەیان پرسی و دەڵێ ئێمە هەمومان سەلامەتین و هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.